ئۆتۆمۆبیلێکی ماکە 8 سەرنشینی تێدا بووە. شەوی پێنجشەممە لە نزیک دەواازەی شارۆچکەی مەنسووریەی قەزای خاڵس لە پارێزگای دیالە هێرشی دەکرێتە سەر و 5 کەسی تێدا دەسووتێندرێت. ئەو خێزانە لە دەریاچەی حەمرین مەلایان کردووە لێرە. دواتر کاژێر حوتی ئێوارە گەڕاونەتەوە لێرە چەکدارانی داعش کە 3 ماتۆر سوار بوون 6 کەسی لەسەر بووە تەقیان لێکردوون و وەستاندویانە. دواتر لە دوای وەستاندیان ئۆتۆمبیلەکان لێرە ئاگر تێبەرداوە 5 کەسیان تێدا شەید بوو و 3 کەسیان بریندار بوون. منە چمە لای یەکێک لەوانە پێمان بڵێ ڕووداوەکە چۆن بوو. وەک دەیبینن شەهیدەکان لە نێو ئەم ئۆتۆمبیلەدا بوون. ئەمانە ئەندامانی یەک خێزان بوون و بۆ سەیرانکردن هاتبوونە ئەم ڕووبارە. تیرۆرستان ئەمانیان بینی بوو کە دوو کەسیان جلوبەرگی سەربازیان لەبەردا بووە و منداڵیان لەگەڵدا بووە. تیرۆرستەکان ماتۆرسکیلیان پێبوو. کاتێک ئەمانە لە ڕووبارەکەەوە هاتنە دەرەوە تیرۆرستان لە بۆسەدا بوون و پێکدادان لە نێوان هەردوو لا ڕوویدا. لە ئەنجامدا 5 کوژراومان هەیە. عودەی و قسەی کەبران و کوڕ و کچێکیان لەگەڵ جاسم محەممەدی مامیان لەو هێرشەدا کوژران و 3 منداڵی تەمەن 12-15 ساڵانیان کە توانیویانە ڕابکەن بریندارن. ئەوەی ڕوویدا کردەوەیەکی تیرۆریستی بوو. بەڵێ کردەوەی تیرۆریستی بووە. دوو براومامێکم بوونە قوربانی لەگەڵ 2 منداڵی دیکە، یەکەمیان تەمەنی 5 ساڵە و دووەمیان تەمەنی 7 ساڵ بوو. داعش بەرپرسیارەتی خۆی لەم کردەوەی ڕاگەیاند. برای شەهیدە ستەم لێکراوەکانم کە بەهۆی کردەوە تیرۆریستیەکەوە بوونە قوربانی. داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکەم هەموو هەوڵێکیان بخەنە گەڕ و تۆڵەی ئەم کارە قێزەونانیان لێ بکرێتەوە. داعشی تیرۆریست و تاوانکارەکان سزا بدەن. شارۆچکەی مەنسووریا دەکەوێتە 15 کیلۆمەتری باکووری ڕۆژئاوای شارەبان. ژمارەی دانیشتوانەکەی زیاترە لە 6,000 کەس کە زۆرینەی تورکمانی سوننەن و نزیکەی 100 ماڵی کوردی تێدایە. بەهۆی نزیکی لە چیای حەمرین و بۆشایی ئەمنی هێرشی گروپا توند ئاژووەکان تیایدا زیاد و بەرچاوە. بەگشتی ئەم کردەوەی سەرکۆنە و ڕەت دەکەینەوە. ئەمڕۆ ئەم خێزانەی کردە قوربانی سبەیەکێکی دیکە و ڕۆژێکی دیکە کەسانی دیکە دەکاتە ئامانج. بەمەش ناوچەکە دەکەوێتە ژێر هەڕەشەی تیرۆرستانەوە. ئاسایشێم ناوچەیە پارێزراو نییە. بازگە و هێزی ئەمنیشی لێ نییە. ناوچەکە داعش هەموو شۆی دەکات. هەرچەندە شانەی ڕاگەیاندنی ئەمنی عێراق 2 کەسی بە تۆمەتی هێرشەکە دەزگیر کردووە و هۆکارەکەی بۆ دژمندارەتی نێوانیان گەڕاندۆتەوە. بەڵام بنەماڵەی کوژراوەکان ڕەتی دەکەنەوە و دەڵێن داعش هێرشی کردۆتە سەرمان. هونەر حەمید ڕۆدا و شارۆچکەی منسووریا دیالە.